سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان چۆنێ؟ دەنگ و باسان چۆنە؟ ئەی یاخوار باش بن ئادی پێم بڵێن ئەمڕۆ ئێمە لە گوندی کوێین؟ کانی وەیسا سەر بە ناحیی کوێیە؟ سیتەک سەر بە قەزای کوێیە؟ ئەی قەزای چوارتا سەر بە پارێزگای کوێیە؟ یەک چەپڵێک قایم بۆ خۆتان لێبە مناڵەکان پێتان خۆش بوو ئەمڕۆ بناتم بۆ گوندەکەتان؟ منیش زۆرم پێخۆشە لەبەرەوەی هاتوومەتە ناو ئەم گوندە جوانە دڵنیام گوندێکی زۆر ئاوەدانە لەبەرەوەی ڕێژەیەکی زۆر مناڵی تایە وایە؟ زۆر باشە پێتان خۆشە چیرۆکێکتان بۆ بخوێنمەوە؟ من چیرۆکەکە خوێنمەوە دوای ئەوەش هەنێ پرسیارتان لێکەم لەسەر گوندەکە باشە؟ ئافرین ئامادەن؟ کەواتە بە عەقڵی جۆ بگرن چیرۆکەکەمان ناوی کارا و شادیە کارا و شادی دوو هاوڕێ قوتابخانە بوون لە پۆلێکا و لەسەر یەک کورسی دانیشتن بەڵام کارا قوتابیەکی هەژاری جلدراوی زیرەک و زۆر بەڕەوش بوو شادیش قوتابیەکی دەوڵەمەند و بە ناز و مەکر و تەمەڵ و زۆر عەجوول و هار بوو کارا بەیانیان زوو لە خەو هەڵئەسێت و نوێژی ئەکرد و دەستی ئەکرد بە خوێندنەوەی وانەکانی و یارمەتی باوکەژارەکەی ئێیا و لە خانووە گڵە پچکۆلەکەیانە ژیانێکی پڕ لە هێمنی و ماندووبوونی ئەبردە سەر ساڵات و ساڵ ڕۆی کارای هەژار هەموو ساڵەکانی خوێندنی بە یەکەم بڕی و بوو بە چی؟ بوو بە پزیشک شادیش لە مەکتەب دەرکرا و بێکار بوو خانووەکەی باوکی هێنایە سەر فرۆشتن دوکتۆر کارای هاوڕێی خانووەکەی لێکڕین و کردی بە شوێنێکی عیادە و لەوێ کاریە کرد خزمەتی خەڵکیە کرد شادی پارەی خانووەکەی خوارد و خانووە گڵەکەی ماڵی کارای کڕی کارا و ماڵی باوکی لە کۆشکەکەیە ئەژیان و کاریانە کرد شادی فێری ژیانی ناخۆش نەبوو بۆیە زۆر خەفەتیە خوارد و خەفەتیای بەزەویە بەپەلا گەیاندیانە عیادەکەی دکتۆر کارا و پاش ماوەیەک لە خانووە گڵەکەیە بەدەم ئازار و ژان و نەخۆشیەوە مرد کارا بەزەی پێهاتەوە بەڵام دەسەڵاتی ئەمی تیا نەبوو کە لە قوتابخانەکە پێیەوت بخوێنە لەبەر ئەوەی پاشە ڕۆژێکی باشە هەبێ ئەو گاڵتەی پێ هات و بە دەوڵەمەنەکەیە ئەی نازی مناڵەکان چیرۆکەکەم چۆن بوو؟ زۆر باشە
کەواتە ئێسا یەکێک ئێمە لاتان و پرسیارتان لێکەمەوەکەوەی نەگفتووە باشە؟ ماردی چۆنی؟ باشی دەنگ و باسە چۆنە؟ بەڵا باش ماردی لە پۆلی چەنی؟ لە پۆلی 5 ئافرین هەر بژین ماردین بەڵێ گوندەکە تا قوتابخانە تا پۆلی چەنی تایە؟ پۆلی 6 پۆلی 6 بەڵێ ئەگەر دەرچم بۆ پۆلی حەوت چیەکەن؟ وەڵاس باڵێ سایکی ئەچم بۆ چه قوتابخانەیەک وازێن یان ئەچنە گوندێکی تر ئەچینە گوندێکی تر چ گوندێک؟ ئەکانی سەرد دوورە لێرەوە؟ بەڵێ بە چیە چن؟ بە پاس بە پاس بەڵێ هەر بژی کەواتە لە پاسەکەی ئاگە و لە هاوڕێکانە بێ با تووشی ڕووداویات و چۆن نەبن و دەنگ نەکەن باشە؟ بەڵێ باش یەک چەپڵی خای بۆ ماردی مفید چۆنی؟ باشم دەنگ و باسە وڵا باشم ئەی خوار باشبی مفیدیان مفید بەڵێ لە پۆلی چەنی؟ چوار لە پۆلی چوار بەڵێ هەر بژی مفیدیان مفید بەڵێ باشە گوندەکەی ئێوە کشت و کاڵوشتی واکەن بەڵێ کشت و کاڵ زیاتر چیەکەن؟ وەکو گەنم و جۆ و ئەمانە ئەوانە بەڵێ. ئەی باشە یارمەتی خێزانەکەەوەی بەڵێ لە کاروباری جووتیاری و ئەو شتانەیە بەڵێ هەر بژی ئافرین یەک چەپڵێکانی بۆ لێبەر پەری بەڵێ چۆنی؟ باشی دەنگ و باسە چۆنە؟ هەڵا باش لە پۆلی چەنی؟ پۆلی دوو پۆلی دوو بەڵێ ئەی ئافری قوتابخانە خۆشە بەڵێ ئەیەزانی گۆرانیە شارێکم بۆ بڵێ بەڵێ ئادێ لە ماڵی سمۆرە خانە تەقەی دەرگایە کێیەوە نێو فەشاری یاری هێنامە بە خۆڕایی بە خێرایی دەنگی دیارە هەفێڵ باس بڕۆڕێوی تەڵەکە باس قیتمەنایەتەوە دەرگاکە ناکەیناوە ئافرین یەک چەپڵێکانی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش کاکە محەممەد چۆنی؟ باشی دەنگ و باسە باش محەممەد بەڵێ باشە ئێمە بەرەو چ وەرزێکە ڕۆی؟ وەرزی هەبار ئافرین وەرزی بەهار باشە بە فروشتی واباری بەڵێ ئەی سەرماتان نەبوو ساڵ بەرەوە سەرمامان بوو ئەی باشە پێم بڵێ وەرزی بەهار دەشت و دەری ئێرە سەوزە بێ بەڵێ چ گژوتیایەک لە بەهارانە زۆرە کە مرۆڤ بیخوال لە گوندەکەتان تەڵەکە چی؟ تەڵەکە تۆڵەکە بەڵێ ئەیکن ڕوشتی واتانەیە بەڵێ باشە گەر پێم بۆ ئێرە داوت مەکەن بەڵێ حەزەکەی زۆر حەزەکەی بێم زۆر زۆر ئێدەمنیش لە بەهارایەم بۆ ماڵتان باشە بەڵێ ئافەری محەممەد جان محەممەد بەڵێ گۆرانی ێزانیت بەڵێ گۆرانێکی خۆشم بۆ بڵێ دەی لە ماڵی سمۆرە خانە تەقەی تەقەی دەرگایە. دەرگایە لە ماڵی سمۆرە خانە تەقەی دەرگایە تەق 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 شێ ئەوە من باپیرم هاتم بۆ لاتان حەزەکەم یاری بکەم لاتان بیکانەوە دەرگاکە لاتان بڕۆڕێی تەڵەکە باس ئەزانیت تۆی تەڵەکە باسینە هەتا دەرگاکە داتا دایکمان نایەتەوە دەرگاکە ناکەن ئافرین یەک چەپڵێکانی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش مراد گیان بەڵێ چۆنی؟ باشی دەنگ و باسە هەڵبی کەم چکۆ لەو توانی مراد گیان هەر بژی مراد گۆرانی ێزانی ئەی گۆرانێکم بۆ بڵێ دەی سمارێک هاوڕێمە لە ناو پۆلیشا پێمە زۆر و ژایە و چووکە خەنجی لەو ئێسک سووکە پێمان دەڵێ وریابن لەزەر زۆر ئازابن هەر جارە و بە بابەتێک فرا فێرمان دەکا پیتێ پلاشە و شەمشوکە کە هێنە و شارە چاپووکە سپاس بۆ تۆ هاوڕێکیان خۆشمان دەوێت ئەخشەڵمە ئەی ئافرین یەک چەپڵێکانی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش هەریان گیان بەڵێ چۆنی؟ باشی ئەحواڵە چۆنە؟ بەڵە باش هەریان لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند؟ یەک باشە تۆ و مراد هاوڕێن بەڵێ لە یەک پۆلن بەڵێ باشە پێم بڵێ حەزت لە وێنە کێشانە بەڵێ وێنەی چی زیاترە کێشی؟ وێنەی خانی ئەی وێنەی پاپازانی بەڵێ وێنەی چیە کێشیادی تۆم و جیری یان چی؟ وێنەی پۆلیس پۆلیس حەزەکەی ببی بە پۆلیس تۆش بەڵێ بۆچی؟ بەرەوەی لەبەرەوەی خزمەتی نیشتیمانەکەی وایە؟ بەڵێ ئافرین هەر بش یەک چەپڵێکانی بۆ لێبەر ئالان
چۆنی باشم دەنگ و باسە کە بچکۆلە و جوانە ئالان نەچیتەتە قوتابخانە ئێدە باشە ئەبێ خواردن زۆر بخۆی ئەبێ میوە زۆر بخۆی بۆ ئەوەی وەک هاوڕێکانی گەورە بیت و بچیتە قوتابخانە باشە باش ئەی ئالان گۆرانیە زانی نازانی دە باشە یەک چەمڵێ قایم بۆ ئالانی ئەوڕێمان لێبە دەست خۆش شارەیار بەڵێ چۆنی باشی دەنگ و باسە تۆ باشی بەڵێ شارەیار لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو بەڵێ ئەی پار لە پۆلی چەند یەک لە پۆلی یەک بەڵێ ئافرین شارەیار بەڵێ گوندەکەتان زۆر دوورە لە سلێمانیەوە بەڵێ ئەی بەچیە چن بۆ سلێمانی سارا ئەی ئەگەر بە پێ بچی ئەتوانی بگەی نا ناتوانی بەڵێ ئافرین ئەی گۆرانی ێزانی شارەیار بەڵێ ئاتی گۆرانێکم بۆ بڵێ لەمای سمۆرەخانە تاقەی دنگایە یە جێ ئەوە من دابیرم ڕۆڵە جان بۆم هێناون کێکی جوان دەیبکەنەوە بە قوربان دەنگی دیارە حیفێڵ باز ڕۆڕێوی تەڵەکە بان تا دەگمان نایاتەوە دەرگاکە ناکەینەوە ئافرین یەک چەمڵێ قایمی بۆ لێبە هەر بژی مەردان بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە ئەڵای باشم مەردان بەڵێ لە پۆلی چەنی دوو تۆش لە پۆلی دووی بەڵێ مەردان بەڵێ تۆ سەیری فلم کارتۆنەکەی بەڵێ سەیری فلم کارتۆنەکانی کورساتەکەی بەڵێ ئافری بەردەوام سەیری ماوەی مناڵانی کورسات کە ئێمە بەرنامەی زۆر خۆشمانەیە ئێمە فلم کارتۆنی زۆر خۆشمانەیە کە سوودێکی زۆر هەیە بۆ مناڵان باشە بەڵێ بەڵێ مەردان بەڵێ گۆرانیە زانی ناوەڵە نازانی ناوەڵە ئادی بڵێ زیتەڵە بەخێر بێ بۆ گوندیکانی وەیسا سیتەڵە بەخێر بێ گوتیکانیسە ئافرین یەک چەمڵێ قایمە بۆ لێبە سەربەس سەربەس بەڵێ چۆنی باشی دەنگ و باسە چۆنە لا باش تۆ باشی بەڵێ کاکە سەربەست بەڵێ ئەرە پرسیارەکە لێ بکەم بەڵێ گوندیکانی وەیسا بەڵێ لە چیەوە هاتووە لە پیاوێکەوە ناوی وەیسە بووە ئێ ترەکە چووە بۆ سەر کانیەکە لەو کاتەوە ناویان ناوەکانی وەیسە پیاوێکە ناوی وەیسە بووە بەڵێ. لەسەر کانیەکە ئەم ناوەی بژانوەتەوە مە بەسەوەی وایە بەڵێ ئافرین زۆر باشە هەر بژی زۆر گرنگە سەربەست بەڵێ زۆر گرنگە مناڵان واتای ناوی گوندەکەی خۆیان بزانن بەڵێ. لەبەرەوەی ئەگەر گەشتیارێک هاتە گوندەکەتان بزانێ واتای ناوی گوندەکەتان چییە باشە بەڵێ ئافرین سەربەست بەڵێ گۆرانیە زانی لای گۆرایی نازانم نازانی ناوەڵێ ئەی نوکتە نەبەخۆ نوکتەش نازانی من نوکتەیەکی خۆشم بۆ بجێرمەوە بەڵێ ڕۆژێکیان شێرێکە بێ پێی لە توێکڵە مۆزی ئە لە خلیسکەوەکەوێ خۆش نوکتەکە ئافری دەچەپڵێ بۆ من لێبەن ئافری پێشڕە و بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە بەڵا باش پێشڕە و گیان بەڵێ گەو لە نوکتە لە چیرۆکەکەمان بوو بەڵێ باشە چیرۆکەکەمان باسی چیە کرد دەوڵەمەندی وەژاری ئافرین باشە ئەبێ کەسێک کە دەوڵەمەند بوو لوت بەرز بێ نەخێر بۆچی لەبەرەوەی لوت بەرزی خراپە بۆ مرۆڤ لەبەر ئەوەی نابێ ئێمە شانازی بە دەوڵەمەندی و بکەین بە جوانی خۆمانەوە لەبەرەوەی ئەوە شتێکە خوا پێی بەخشیوین وایە بەڵێ ئافرین پێشڕە و بەڵێ گۆرانیە زانی ناوەڵە باشە یەک چەپڵی قایم بۆ پێشڕە و لێبەر هەر بژی دەست خۆش سیدرا خان بەڵێ چۆنی باشی دەنگ و باسە بەڵە باشم سیدرا لە پۆلی چەنی سوار لە پۆلی چوار بەڵێ ئەی ئافری سیدرا بەڵێ تۆ لە کاروباری ماڵەوەیە هاوکاری خێزانەکەوەکەی بەڵێ چیەکە یادی پێ بڵێ قاپەشۆی بەڵێ ئەی ئەزانی ماڵ پاکەیتەوە بەڵێ ئافرین مناڵان پێویستە هاوکاری خێزانەکانیان بکەن لە کاتی ئیشی ناو ماڵە باشە بەڵێ باشە سیدرا بەڵێ گۆرانی مناڵان شعر نوکتا چیە زانی شعر ئادی شعرێکم بۆ بڵێ
ئێمە قوتابێژی خاوەن هۆش و بیری شاگردی ڕێ ڕووناکی وێنە و بەرز و دڵپاکن خامە و کتێ و دەسەر هەرسێ دەخەمە سەرسە ئافەری یەک چەپڵی خەمی بۆ لێبەر دەست خۆش هەر بژی موبیت بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە باشە وەسە چۆنە باش موبیت بەڵێ ئادی پرسیارێکە لێکەم بەڵێ لە پۆلی چەنی 5 لە پۆلی پێنج بەڵێ زۆر باشە ئافەری باشە حەزت لە چوانەیەکە زۆر عەرەبی عەرەبی عەرەبیەکە و باشە بەڵێ مەرحەبە موبیت شلۆنك ئێ ئەدی ئەزای جوان بیتەوە يس عادي. حسن حەسەنەن البولبول فوق الشجرة تۆ شتا نازانی بەڵێ منیشە زانم لەبەرەوەی ژمارەیەک هاوڕێی عەرەب مەیە زۆرم خۆشەوێن لەبەرەوەی ئەوانیش مناڵی زۆر ئازیزن وەکویەوە بەڵێ موبیت بەڵێ گۆرانیە زانی نەخێر نازانی نوکتازانم ئادی نوکتێکم بۆ بکە دەی پیا بەردێگەڵە بوو پەنجەرە بۆ ناشکێ لەبەرەوەی بەردەکە کولا نەخێر ئەی بەردەکە نەرمە نەخێر ئەی پەنجەرەکە ڕقە نەخێر ئەی چییە؟ بەری ناکەوێت وەڵی ئافەری زۆر باش بوو دەست خۆش یەک چەپڵێ قەیمی بۆ لێبەر دەست خۆش هیلال بەڵێ هیلال چۆنی باشی هیلال لە پۆلی چەنی وڵا چوار لە پۆلی چوار ئەی ئافەری هیلال بەڵێ باشە گوندەکەی ئێوە ئاژەڵداری خەریکی چین وا خەریکی مەڕووماڵات و بزن و مانگە ئەمانە ڕووماڵات بەڵێ باشە بەرهەمی شیر و شتیواتانەیە بەڵێ ئەی بەرهەمی شیرەکە چی لێکەن وڵا ئەچینە بازە ساخیەکەینەوە لە ناو بازار ساغیەکەنەوە بەڵێ ئافەری زۆر باشە ئەوە داهاتێکی زۆر باشە بۆ خەڵکی گوندەکان بەو هیوایە هەرگیز بیر لەوە نەکەنەوە گوندەکانی خۆیان بەجێ بێڵن باشە بەڵێ ئافەری هیلال بەڵێ گۆرانیە نوکتەیە هۆراوەیە شتێکە بۆ ناڵێ شعرم لەبەرە دەی کۆمپیوتەر وەرە دانیشەرە بەرامبەر وەرە بەکارم بێنە ئیش سانیاریم لە دەربێنە کورهین کوڕەچی ئافەرین یەک چەپڵێ قایمی بۆ لێبەر دەست خۆش محەممەد یادکار بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە وڵا باشم ئەی یاخوار باشبی محەممەد بەڵێ باشە پرسیارێک تۆ لە پۆلی چەنی 5 پێنج بەڵێ زۆر باشە ئافەرین محەممەد بەڵێ باشە تۆ حەزت لە چیرۆ خوێندنەوە شتی وایە بەڵێ حەزەکەی زیاتر چ چیرۆکی بخوێنیتەوە چیرۆ چیرۆکی مناڵان یان چیرۆکی مناڵان. هیچی مناڵان هی مناڵان بەڵێ زۆر باشە من ژمارەیە گۆڤارم بۆیە ناون گۆڤاری پەپولا کە بابەتی زۆر خۆشیتیایە چیرۆکی زۆر خۆشیتیایە هۆراوەی زۆر خۆشیتیایە ئەتوانێت بیخوێنەوە سوودی لێ بینن باشە بەڵێ ئافەری محەممەد بەڵێ ئەی گۆرانی هۆراوە چی بۆڵی گۆرانی ئادی ئەی ڕەقیب هەرماوە قەومی کورد زەمان نایشکێنە دانەری تۆپی زەمان کەس نەڵێ کور مردووە کور زینووە قەت نانەوێ ئاڵەکەمان قەومی کور هەستایە سەر پێ واگی دلێت تا بە خوێن نەخشی بکەن تاجی ژیان ئێمە ڕۆڵین ڕەنگی سوور و شۆڕشین سەیریکەن خوێناویە ڕابردوومان کەس نەڵێ کور مردووە کور زینووە قەت نانەوێ ئاڵاکەمان ئەی ئافەرین یەک چەپڵێ قایمی بۆ لێبەر دەست خۆش هەر بژیت ئافەرین نامۆ چۆنی دەنگ و باسە تۆ باشی نامۆ حەزەکەی بچیتە قوتابخانە ئەی حەزەکەی گەورە بیت و زوو سمێڵە لێبێ حەزەکەی ببی بە پزیشک ئافەرین یەک چەپڵێ قایم بۆ نامۆ لێبەر دیدار بەڵێ چۆنی وڵا باشم دەنگ و باسە خۆشبیەخۆ ئەیا خوار باشبی دیدار بەڵێ لە پۆلی چەنی سوار لە پۆلی چوار بەڵێ ئافەرین دیدار بەڵێ
محەممەدی هاوڕێ و گۆرانیەکی وت ئەی ڕەقیب وایە بەڵێ ئەی ڕەقیب باسی ئاڵاکە وایە بەڵێ ئەدی پێم بڵێ ئاڵای کورد و سا چەند ڕەنگە چوار چی و چی سوور سەوز زەد و سپی ئەفەرین هەر بژی یەکچە بڵێقانی بۆ لەبەر دەست خۆش دیدارگیان هەر بژی میران چۆنی دەنگ و باسە میران لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو ئەی ئافرین حەزی لە قوتابخانەیە بەڵێ بۆچی خۆشە خۆشە هاوڕێوەیە لە قوتابخانە چەند هاوڕێوەیە حەوت حەوت هەمویان نەخۆشەوێ بەڵێ ئافرین یەکچە بڵێ بۆ لێبەر هەر بژی میراجان دەست خۆش نگین بەڵێ چۆنی باشی دەنگ و باسە بەڵا باشم ئەیا خوار باش بی نگین بەڵێ باشە ئێوە بەڵێ لێرە پەلەوەرتانێ پەلەوەر بەڵێ چی زۆر بەخێوەکەن مرشک و قاز و قەلوانە باشە گۆشتەکانی هەمووی خۆتانی خۆن نیوەیە فرۆشی نیوەش خۆوانەی خۆین نیوەیە فرۆشن بەڵێ ئافرین زۆر باشە ئەی ئێزای گۆرانێکم بۆ بڵێ بەڵێ ئادی لە ماڵی سوارە خانە تەقای درگایە کێەوە مندا پیرم ڕۆڵە گیان بۆ مێناوم کێکی جوان لێ بیکەنەوە بە قوربان دەنگی دیارە ئای فێڵوە مرۆڕەوی تەڵەکە بە داداکمانێتەوە درگاکە ناکەینەوە ئافرین هەر بشی یەکەم ڕێکانی بۆ لێبە سۆما بەڵێ چۆنی باشی ئەحواڵە خۆش بی تۆ باشی وڵا باش سۆما بەڵێ لە پۆلەکەیە کی هاوڕێتە بەڵا زۆر مێ ئەدی کێو بەیەکەوە وڵا من و ناردین و موبین و ئەی ڕێدی ڕێدین نا ئەو لە پۆلی چوارە ڕێدی لە پۆلی چواری بەڵێ ئافرین باشە ئەزانن بێکە و گۆرانێکم بۆ بڵێن بەڵێ ئەدی چ گۆرانێک ئەی ڕەقیب ناسمۆرەم بۆ بەڵێن ئەی ڕەقیب بەڵێ بێچکە لای ڕەقیب چی درێزانن هۆراوە چی داخوێندووە لە قوتابخانە کورت ئادەی کورسیارن کورسیارن خورتەمێرن جەنگیارن دپیت و چفت و شیارن پێیان نابن چووک و دکارن مافی خۆ باسکە بستێنن لێ دوژمن و دوو پشک و مارن خاببان و گورگەهارن چووکی فێڵەتوان دیارن دەست و دڵ بەفرە کاسارن ئیدی باوەڕێ نابین ئافرین سەیری هۆرەوە خۆشانە لەبەری کردووە یەک چەپڵێقانی بۆ لێبە دەست خۆش هەر بژی نور بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە باشم باشی شکر بەڵێ ئەیا خوار باش بی نور لە پۆلی چەندی سێ لە پۆلی سێ بەڵێ ئافرین نور بەڵێ گوندەکەتان داری بەردار چ دارێکی زۆرتیە باڕوو ئەی هەناروشتی تایە بەڵێ چیتری تایە ئەی ترێ بەڵێ ئەویشی تیا کەواتە من زیرەکتر بووم لە تۆها و دم هەناری تایە ترێ تایە چیتر ئەی هەنجیر بەڵێ هەنجێریشی تایە بەڵێ ئافرین تۆ میوا خۆی بەڵێ ئافرین پێویستە مناڵان میوەی زۆر بخۆن بۆ ئەوەی ڤیتامینی باش لە لەشیان نابێ باشە بەڵێ باش نور وەرزش بەڵێ چی پێشکەشەکەی گۆرانی دەی وەرزش وەرزشە سلمەندی جانی لەشە دەست بۆ ڕاست دەست بۆ چەپ تۆپ هاتەوە تەپ تۆپ بۆ تیپی گۆڵ گۆڵ بۆ تیپێکی گورج و گۆڵ وایە ئافرین یەکچە بڵێقانی بۆ لێبە کۆیار بەڵێ چۆنی باشی دەنگ و باسە وەڵاشکور باشی ئەیا خوار باش بی کۆیار بەڵێ لە پۆلی چەنی لە پۆلی پێنجم لە پۆلی پێنج بەڵێ ئەی ئافرین کۆیار بەڵێ ئێوە زیاتر لەگەڵ هاوڕێکانتانە چی یاریەکەکەن دوو گۆڵی دوو گۆڵی بەڵێ ئەدی پێم بڵێ تۆ هێرشبەری یان یاریزانم چیت یاریزان یاریزان بەڵێ یاریزانی هێرشبەری یان دیفاعی هێرشبەر هێرشبەر بەڵێ زۆر گۆڵەکەی بەڵێ ئەی ئەڵێن زووزووەکەوی وایە بەڵێ بۆچی ئەکەوی ئێوە فەرقو لاوێژێ بەڕاستە بەڵێ ئەی ئافرین هەر بژیت مەمەد بەڵێ چۆنی باشم ئەوە چییە وا جا خۆ گۆڕیوە مەمەد بەڵا بۆم پرۆگرامە
بەڕاستە بەڵێ ئەی ئافرین هەربژیت بەڕاستی من زۆر پێم خۆشە مناڵان ئاوا گرنگی بەجلی کوردی بن لەبەرەوەی پۆشاکێکی ڕەسەنی کوردیە وایە بەڵێ باشە تۆ زوو پۆشاکی کوردی لەبەرەکەی بەڵێ ئافرین هەربژیت دە باشە مەمەن بەو بۆ نێوە ئەزانی گۆرانێکم بۆ بڵێ بەسەر هاتنی نەورۆزە ئەم ڕۆژیە زانی بەڵێ ئادی بۆ بڵێ ئەم ڕۆژی ساڵی تازێ نەورۆزە هاتەوە جێژنێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە ئافرین یەکسم لە قاینی بۆ لێبەر هەر بچی مەمەنجان ئەوە هەمیشە بە پاک و خاوێنی خۆ بگۆڕە پۆشاکی کوردی لەبەرکە باشە بەڵێ باش ئافرین دەست خۆش میرکۆ چۆنی باشی زیاد دەنگ و باسە وەڵا باش ئەی خوار باش میرکۆ بەڵێ لە پۆلی چەنی لە پۆلی شەش لە پۆلی شەش بەڵێ ئەی ئافرین میرکۆ براوەیە ناوی ژیرکۆ بێ بەڵێ براوەیە ناوی ژیرکۆ بێ نەوەڵا من چوو بۆ قوتابخانەیەک هاوڕەیەکم هەبوو ناوی میرکۆ بوو براکەشی ناوی ژیرکۆ بوو زیتەڵا گیان مەتەڵێکە لێدانم ئەدەی ئەمە چێ سەری تەسکە و بنی بڵاوە سەری دەستکە و بنی بڵاوە بەڵێ گێزەرە ناخێر خوورمایە ناخێر گۆرەویە ناخێر پشتێنە ناخێر کڵاوە ئافرین یەکدەم لە قایم بۆ لێبەر هەر بژیت ئافرین دەست خۆش شەهرام بەڵێ چۆنی دەنگ و باسە شەهرام لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ ئەی ئافرین یەکدەم لە قایم بۆ شەهرام لێبەر ڕێدین بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار بەڵێ ئەی ئافرین چەپڵێ بۆ ڕێدین ئەسما بەڵێ چۆنی باشم لە پۆلی چەنی ئەسما چوار لە پۆلی چوار بەڵێ ئافرین یەکچە بڵێ قاینی بۆ لێبەر ئافرین میلاد بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە وەڵاش باش لە پۆلی چەنی پێنج چەند پێنج ئافرین یەکچە بڵێ قاینی بۆ لێبەر پارێسەر بەڵێ چۆنی باشم ئەحواڵە لە پۆلی چەنی چوار پۆلی چوار بەڵێ باشە کە گەورە بووی حەزەکەی بەچی دکتۆر ها دکتۆر پارێزەری دکتۆر وەڵی ناوەکە و زۆر خۆشە ئەزانی ئافرین یەکچە بڵێ قاینی بۆ لێبەر هەر بژی کۆژین بەڵێ چۆنی باشی دەنگ و باسە وەڵا باشم ئەی خوار باش بی کۆژین لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار بەڵێ ئەی پێ خۆش ئەمڕۆ هاتم بۆ گوندەکەتان بەڵێ ئەی حەزەکەی هەمیشە ئاوا مناڵا بەسەرکەینەوە بەڵێ ئافرین هەر بژی یەکچە بڵێ قاینی بۆ لێبەر یاران چۆنی دەنگ و باسە یاران نەچوویتەتە قوتابخانە لە پۆلی چەنی ئادەی ئەم ساڵە چی ئافرین یەکچە بڵێ قایم بۆ یاران کاکە محەممەد بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە وەڵا باش لە پۆلی چەنی لە پۆلیسێ ئافری خۆشحال بوو بەناسیینە کاکە محەممەدجان یەکچە بڵێ قایمی بۆ لێبەر گەیلان چۆنی باسی کە زوان و پسکۆلەیە گەیلان نەچیتێتە قوتابخانە با ئەم ساڵ بێتەوە چێ وایە ئافرین یەکچە بڵێ قایمی بۆ لێبەر مەلیک بەڵێ چۆنی باشی دەنگ و باسە باشم مەلیکە وچ لە کوردیە جوانانە چییە بۆ لەبەرە کردووە لەبەر من پێ خۆشە کە مناتم وڵاتان بەڵێ ئافرین ئەی خۆ ئامادە کردووە بۆ هاتنی وەرزی بار و نەورۆز ئەرەوەڵا ئەی باشە ئەچی بۆ سەیران ئەرەوەڵا نیشێ بۆ گوندەکەیەوە بۆ سەیران باشە ئافرین یەکچە بڵێ قای بۆ کاکە مەلیکە کاکە مورات بەڵێ چۆنی باشی دەنگ و باسە وەڵا باش مورات بەڵێ لە پۆلی چەنی دوو پۆلی دوو بەڵێ ئافرین یەکچە بڵێ قاینی بۆ لێبەر حەزەکەن بەردەوام بێم سەردانی گوندەکەتان بکەم زۆر باشە کەواتە بێ بیرتان نەچێ یاری بە ئایپاد و تابلێت و ئەو شتانە نەکەن باشە
ئەبێ هەوڵ بن بخوێنەوە سەیری فلم کارتۆنکەن سەیری ماوەی مناڵانی کورساتکەن باشە؟ من زۆر دڵخۆش بووم لەگەڵ ئێوەیە هەتا بەرنامەیەکی تر هەتا گوندێکی تر خواتان لەگەڵ خواحافیز.